پێش چەند ڕۆژێک عیسابەیەکی دزی هەڵسان بە ڕفانی مناڵێکی 6 ساڵ. ئێمە باوکو دایکی مناڵەکە لە لامان بوون پێش چەند دەقەیەک. مناڵەکەتان بینی خۆتان لەوانەیە کە هاتە دەرەوە. جا کە هات بووە باوکەکەی وتبووی بۆ بە ڕۆژوو نابووی، وتبووی 4 ڕۆژە بە ڕۆژوم، یعنی 4 ڕۆژە گیراوە و هیچیان نەداوێتێ بیخوا ئەو مناڵە. طبعا لە کاتی کە زانیمان بەگرتنی هەر عینی کات پۆلیس و ئاسایش و زانیاری و دژە تێرۆریش ئاگادار کرانەوە کەوتن بە شوێنە و داوای 500,000 دۆلاریان کردبوو لە خێزانەکەی. باوکی مناڵەکە مامۆستای مەکتەبە. جا وەکو باسم کرد پێشتر مناڵێکی تریان ڕفانە بوو، ئەویش هەر لەو ناوچەیە لە جادەی قودس 220,000 دۆلار، یعنی 240,000 دۆلار، یعنی ئەکاتە 24 دەفتەر لیانیان وەرگرت بوو. جارێکی تریش مناڵێکی تریان ڕفانە بوو، بەڵام ئەو ئاسایش توانیان ڕزگاری بکەن. یەکێکی تریشیان گرت بوو لە شەریکەی نەوت ئیشێ کرد، بەڵام بۆیان دەرکەوت کە هیچ پارەی نییەوەمانە تێر و پڕیان لێدا بوو بەرەڵایان کرد بوو. ئەمانەی کە هەڵساون بەم کارە سییانیان گیراون لە کاتی ڕزگارکردنی مناڵەکەدا. یەکێکیان مستەفا حازم محسینە، ئەوی تریان حەمزە عەدنان محەممەد نووری، ئەوی تریشیان مراد تاها نووری عەبدوڵڵا. دوانی تریش کە ڕایان کردووە و ئەمری گرتنیان هەیە عەلی ئیسماعیل محەممەد لەگەڵ کەڕار عەرەب سەمین. بۆ زانیاریتان ئەمە ناوەکەی لە عەرەبە بەڵام عەرەب نییە. طبعا ئەمانە کە هەڵەسن بەم کارە ئەیانەوێ یەکەم خۆیان دزن ئەیانەوێ پارەیان دەستکەوێ، بەڵام ئەشیانەوێ ناوی بە ناوی حەشر شەعبیەوە یکەن. بۆیە ئێمە داوا لە سەرۆک وەزیرانەکەین، داوا لە سەرکردایەتی حەشری شەعبیەکەن کە ڕێگە لەمانە بگرێ، داوایان لێ یەکەین کە هاوکاریمان بکەن. ئەمانە ئێستا لە دووس قورماتون بۆ ئەوەی بیانگرین، بۆ ئەوەی تەسلیمی عەدالە بکرێن، چونکە ئەمە بۆ ناوی ئەوانیش خراپە. یەکێک لەمانە خوارزای بەڕێوەبەری ڕێکخراوی بەدرە لە دووس قورماتوو و من دڵنیام ئەتوانێ شوێنەکەی بدۆزێتەوە و تەسلیمیشی بکات. ئێمە ئازانین حەشر شەعبی شەهید دەدەن، بریندار دەدەن لە زۆر شوێنی وڵاتە، شەڕەکەن دژی داعش و ئەم نابێ بەڕێگە بەم بدرێ. لە هەمان کاتیشدا من هەندێک لایەن ئاگادار ئەکەمەوە کە کارێکی وا ئەکرێ یەکسەر توهمەتە خانە سەر لایەنی کوردی و بە تایبەتی ئاسایش و پۆلیس و خەڵکی تر. من ئاگاداریان ئەەکەمەوە بەسە یاریکردن بە سیاست، بەسە توهمەت خستنە سەر لایەک کە خۆیان زۆر باش ئەزانن کێ ئەم کاری کردووە، زۆر باش ئەزانن کێ ئەم کاری کردووە. ئێمە بە هیچ شێوەیەک لیان قبول ناکەین ئەم درۆیانە بکەن و خەڵکی تورکمان لەوە زۆر زیرەکترن، لەوە زۆر شەریفترن، باوەڕ بکەن بە درۆ و دەلەسەی ئەم جۆرە خەڵکانە. من لە کۆتاییدا سوپاسی هەموو لایەنە ئەمنیەکانەکەم، پۆلیس، ئاسایش، زانیاری، دژە تێرۆر، سوپاسی ئەنجومەنی پارێزگاکەم، سوپاسی خەڵکی کەرکووکەکەم کە توانیویانە ڕێگە لەو کەسانە بگرن کە ئەیانەوێ برایەتی و پێکەوە ژیان لە کەرکووک تێبدرن. ئەمە بە نسبەتی ئێمە زۆر گرنگە و زۆر سوپاسی ئێوەشەکەم کە هەموو ئەمڕۆ لێرن.